کاروان فاتح دانیشتووی شاری سلێمانیم کۆلێژی ئەندازیاریم تەواو کردووە لە زانکۆی سلێمانی و حەزم لە هونەری شێوەکاری بووە هەر لە مناڵیەوە ئەو بەهرەیەم تیا بووە بەڵام وەکو ئیشم کردووە بەڵام وەکو ئەوەی پێیجێکم دانابێت و لەو پەیجا ئیشم کردوێ ماوەی ساڵێک و چەند مانگێکە خەڵک لە ڕێگەی ئەو پەیجەوە داوای تابلۆی شێوەکاریم لێ یەکەن و بۆیان دروستەکەم. خۆم زیاتر حەزم لە وێنەی سروشتیە و زۆر باشم لەو بوارەیە بەڵام لە ڕێگەی ئەو پەیجەوە زیاتر داوای جۆرێترم لێ یەکەن بۆ نمونە شێوەی مۆدێرن ئەبستراکرد لەو جۆرانە. خۆم زیاتر حەزم لە وێنەی سروشتیە بەڵام لەودای پەیجەکەم داناوە چەند جۆرێ ئیشی ترەکەم بۆ بە شێوەی مۆدێرنن ئەو تابلۆیانە ئەبستراکرد کاغەزی گۆڵی تا بەکاردێت کاغەزی سیلڤەر بۆی ئەکریلیک و زەیتی بەکارهێنم. ئێستا زیاتر تەڵەب لەسەر ئەو وێنە مۆدێرنانن لەگەڵەوە شاوێنەی کەسەکانیش ئەکێشمەوە لەو بوارەشە توانایەکی باشم هەیە. خەڵک لە ئێستا داواکاری زیاتر بووە بۆ تابلۆی هونەری وەک لە جاران و تابلۆ ئێستا بۆ زیاتر بۆ ئۆفیسەکان و بۆ جوانکردنی ماڵەکانیان بەکاری ئێنن یاخود هەندێک کەس بۆ هەدەی ئەوات وە جیاوازی ئەم تابلۆیانش لەگەڵ تابلۆیەکی کۆپیکراوە ئەوەیە کە زیاتر زیندوێتی بە شوێنەکە دەبەخشێەوە. زۆربەی کات ئەم تابلۆیانە جۆرە بارزێکیان پێوەیەکە لە تابلۆی کۆپیکراوە نییە. ئەو تابلۆیانەی کە بۆ هەدەیە بەن زیاتر وێنەی کەسیە وێنەی دەموچاوە بەڵام ئەم وێنانە ئەبستراکرد یاخود مۆدێرن و سروش زیاتر بۆ هەڵواسین و بۆ جوانکردنی ماڵ و ئۆفیسەکان بەکاریهێنن. لە ئێستا ڕاستە خەڵک خۆی یاوەتە ئەم جۆرە تابلۆیانە و داواکاری لەسرە بەڵام وەکو حەقی خۆی پێ نادرێت لە ڕووی نرخەوانێ و تێچووشی زۆرە و کاتێکی زۆریشی ئەوێت. داواکاریم لە گەنجان ئەوەیە کە لە هەژبارێک کاتوانەیە یاخود بەهرەیەکیان هەیە هەوڵ بن سوودی لێوەرگرن و بیکەن بە بزنسێک بۆ ژیانیان.